لەسەر بڵاوبوونەوەی سێ بەرهەمی نووسەر فارق هۆمەرەکەم کە لە چەند ڕۆژی ڕابردوودا مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەیان بۆ کرابوو کە ئەوانیش هەرسێ کتێبی تەنیایی کە پێکاتۆ لە کۆمەڵە چیرۆکێک و خود و خودبینی و هەروەها سێهەمیان گڵکۆ کە شانۆنامە یەکێک لە نووسەرە کەنەدیەکانە کە ئەویش کۆڵین واگنەرە قسەی زیاتر لەسەر هەرسێ پەرتوکە نوێیەکەی زۆر بەڕێز نووسەر فارق هۆمەرەکەم کە بەڕێزیان لە ستۆدیۆ کورسات مەگەزین میوانمانن. کاک فارق بەخێر هاتی خێربی سەرچاو خێربی لە کامیانەوە دەست پێ بکەم و سێ کتێب هەستەکەم کە ناوەڕۆکەکانیان هەرسێکیان جیاوازن چۆن بەیەکەوە بڵاوتکردنەوە. هەڵبەت ناوەڕۆکەکانیان جیاوازن بەڵام لە دوجارە هەمویان لە هونەری جێڕانەوە و لە بواری ئەدەبیاتە خۆیان یەک دەگرنەوە. ئیتر ئەمنیش هەڵبەت بە جیاجیا کارم تیا کردوون بەڵام لە دوجارە پێم باش بوو هەمویان پێکەوە کۆ ببنەوە بۆ پێکشەوە بڵاو ببنەوە بە حکمیەوەی کە من لێرە ناژیم بۆم ناکرێ لە کاتی خۆیان بۆ نمونە بڵاویان بکەمەوە پێم باش بوو پێش گەڕانەوەی خۆم هەستێکیان پێکەوە ئامادە بن و پێکەوە بڵاو ببنەوانێ. زۆر باشە. ئەگەر لە کتێبی ئەویان کە کۆمەڵە چیرۆک پێم وابێ تەنیایی؟ بەڵێ ئەمە کۆمەڵە چیرۆکێکە بە ناوی تەنیاییەوە لە کۆمەڵە چیرۆک پێگاتووە لەوانە پێنی مامۆستا تەنیایی مرۆڤخۆرەکان باوک کەمانچەژەن وانەی خۆشەویستی و دوو دیوی دەرگا خۆی من دوو دیوی دەرگا توانم بڵم نۆڤڵەتێکی پسکۆلەیە نۆڤڵەتێکی پسکۆلەیە ئیتر ئەمن لە ناو کۆمەڵە چیرۆکێکە بڵام کردوونێتوانێ. بەڵێ ئەم کۆمەڵە چیرۆکە با بڵین هیچ هێڵێکی گشتی هەیە کە هەمویان ببەستێتەوە بەیەکەوە یان هەریەکەیان بۆ خۆیان چیرۆکێکی جیاواز؟ نا کۆمەڵە چیرۆک کاتێک کە دەڵێ کۆمەڵە چیرۆک هەر چیرۆکێک بۆ خۆی چیرۆکێکە پانتای و ئازادی خۆی هەیە چوارچەوەی خۆی هەیە هیچ پەیوەندیەکی بە چیرۆکی داهاتووە نیە هەر چیرۆکێکیان لە خولگەیەکە دەخولێتەوە. زۆر باشە. کتێبی دووەمیان خود و خودبینی پێم وابێ ئەوە هەمان با بڵێن هەر لەم بابەتەیە کە ڕۆچوون بەنێو ئەندێشەدا کە ئەمەیان بەرهەمی پێم وابێ 2021کە؟ بەڵێ ئەو کتێبیان لە ساڵی 2021 بڵاو بۆتەوە ئەمەشیان هەر هەمان ئەزمموی خۆمە لە دەرەنجامی 30 ساڵ خوێندنەوە و ئاشنابوون بە ئەدەبی کوردی و ئەدەبی عەرەبی و جیهانی لە دوجارە وەک نووسەرێک کە من لەم دنیاە دەژیم چیم بینیوە چۆن ئەدەبم بینیوە ڕۆمان چییە شێعر چییە ئەمەیان زیاتر ڕامانێکە بۆچی ڕامان ڕەنگە زۆر کەس بڵێ ڕەنگە لەم جۆری ئیشکردنە لای ئێمە نەبێت چکە ئەمە ناچێتە خانەی ژانڕێکی ئەدەبیەوە لە دوجاریشا بۆ خۆی بەشێکە لە ئەدەب چۆن ناچێتە تۆ ئەمە ڕەخنە نییە لەسەر ڕەخنەکاری نەکردووە لەسەر چکە تۆ کاتێک کە لەسەر ڕەخنە کار دەکەی دەبێ میتۆدێکت بۆ ئیشکردن هەبێ دەبێت سەر چاوت هەبێ دەبێ ئەوانت هەبێ ئەمن ئەوانە نییە بە بڕوای منیش هێشتا بۆ ئێمە بۆ دنیای ئێمە ڕەخنە ناتوانێت بە تەواوی شوێنی خۆی بکاتەوە جێ خۆی بکاتەوە چکە ئێمە لە ڕەخنە دەترسین پێمان وایە ڕەخنە جۆرێک بێت لە خەنجەر کاتە ئەمە ئەتوانین وەکو چ ژانرێک وەسفی بکەین؟ بەڕاستی ئەمە وەک خۆمەڵم ڕامانێکی ڕۆحیە لە نێوانی ڕەخنە و لێکۆڵینەوە و بینینی دنیا من چۆن ئینسانی کورد دەبینم ئەدەبی کوردی چۆن دەبینم ینی کاتێک کە تۆ دەیخوێنیتەوە هەم دەتوانی ئەو ڕوانی نەگشتگیرە
بۆ ئەدەبی کوردی بۆ ئینسانی کوردی بۆ جیهانبینی کوردی تیا بدۆزیتەوە. بەڵێ ئەتوانین بزانین ناوەڕۆکی ئەم دوو کتێبە زیاتر با بڵێن چ لایەنێکە زیاتر لەسەر چی ئەنووسیت؟ ئەیسا بۆ نمونە ئەمە من لە دەرەنجامی 30 ساڵ خوێندنەوەی خۆمەوە من لە دنیایەکە ژیاوم کۆمەڵێک نووسەری گەورەی کورد لە پاڵمان بوون چ لە پێشمان چ لەگەڵمان ئەمن ئەوانم چۆن بینیوە بۆ نمونە ئەمەی کە لێرە تۆیە لەگەڵ ڕووناکبیرانی تر یان نووسەرانی تر ڕوانینی منە بۆ ئەوان بۆ نمونە من لێرەدا لە پێناوی یەڵمازگۆنەیدا یەڵمازگۆنەی ئەو پیاوە گەورەیە کە من وەک فەیلسوفێک دەیبینم سەیرەوەیە کە من لە منداڵی ما فلیمێکم بینی وەهی فەرید شەوقیە بۆ نمونە فەرید شەوقیەم فلیمە بە ناوی وەمەضا قیتار العومر بڵاوی کردوێتەوە ئەمن لەو ڕۆژگارەوە فەرید شەوقی بخۆش ویستووە بۆ ئەو فلیمە بە تایبەتی کاتێک کە دەچوومە سەر خوێندنەوەی یەڵمازگۆنای سێرەکەم ئەم فلیمە فەرید شەوقی دزیوێتی لە ئێمەوەی دزیوە لە یەڵمازگۆنەوەی دزیوە هەت بە دزینی کاملیانی ینی فلیمەکەی بە کاملی بە سیناریۆ و حتا بە حیوار و بە هەموو بە داڕشتنی کارکتەر و بە هەموو جۆرەکانی کاتێکە من یەڵمازگۆنەی خوێندەوە کارەکانی خوێندەوە هەڵبەت لە ڕێگەی ئەو پرۆژەوەی کە برادەران لێرە خەریکی کۆکردنەوەی ناساندنی یەڵمازگۆنای بە ئێمن ئەمن سێرم کرد ئەبێ ئەو حورمەتە بۆ یەڵمازگۆنەی بە ئەو پیاوە گەورەیە بجێڕینەوە یەڵمازگۆنەی چوەتە ناو میسرەکانەوە بەبێ ئەوەی خۆی لەوێ ئامادە بێ تۆ سێر کەس تۆ تەماشای ئەو زوڵمەکە لە کورد دەکرێ ینی لە پیاوێکی وەک یەڵمازگۆنەی ئەکرێ لەسەر ڕەفیق سابیر بۆ نمونە شعرێکی ڕەفیق سابیرەوەی کە بۆ هەڵبجێی وتووە لەسەر ئەوە من چۆن ئەم شعرە ئەبینم چکە ئێمە ینی تۆ پتەوێ یانەتەوێ ئەدەبی کوردی ینی ئینسانی کوردی ئەدەبی کوردی ینی ژینگەی کوردی کەواتە ئەتوانین بڵین تێڕوانینی تۆیە وەک نووسەرێک بۆ کار و بەرهەمەکانی نووسەرانی تر کە کاریگەریان لەسەر تۆ هەبووە هەڵبەتیانی بۆ نمونە هەر لێرە کارێک هەیە بۆ پەشێو پەشێوی شاعیرێکێکە لەو شاعیرە گەورانەی ئێمە کە زوڵمێکی گەورەی لێ دەکرێت بە بڕوای من هەر وەک لەوێدا چۆن کارێکم بۆ حەمە عومەر عوسمان کردووە مامۆستا حەمە عومەر عوسمان پیاوێکی داهێنەرە بەڵام هێشتا ئێمە لی تێناگەین لێرەشە بۆ هەمان کار بۆ مامۆستا پەشێوم کردووە مامۆستا پەشێو شعرێکی هەیە لا ئێمە هەڵایەکی زۆری نایەوە ئەو شعرێکە دەڵێ لە دەستم دێ ئەڵقەی پەنجەر پێ فڕێدەم وەکو ئەوی بۆمبێک بێ کەس خۆی لێ نادا ئەمن کە دوجار کە چوومە سەر دنیای عەبدوڵڵا پەشێو و خوێندنەوەی شیعرەکانی و جیهانبینی عەبدوڵڵا پەشێو تێگەیشتم لەوەی کە ئەم پیاوە چەند پیاوێکە میهرەبانی لەو شیعرەوە دێتە دەرەوە ینی تەواو پێچەوانە ینی ئەمن ئەو مافە بۆ ئەو بگەڕێتەوە لە دوجارە لێرەدا ئەمن وەکو چۆن لە شیعری کوردیدا دەڵێ سێ کوچکەی نالی و سالم و کوردی ئەمنیش لێرەدا سێ کوچکەیەکی ترم دۆزیوەتەوە کە سێ کوچکەی وەلی دێوانە و گۆرانی شاعیر و عەبدوڵڵا پەشێوە ئەمانە تەنیا تێڕوانینی تۆیە بۆ ئەو شاعیرانە یان هیچ پشتت بەستۆ بە سەرچاوەیەکی تری یان وەکو با بڵێن کارێکی وەکو توێژینەوەیەک با بڵێن ئەخە من لە سەردا داوتم ئێمە خۆمان ناناسین ئەم کتێبەی من ینی سەرچاوەکەی منم وەک فاروق خۆمەرێک کە 30 ساڵ دەژی 30 ساڵ لە ئەدەب دەخوێنێتەوە 30 ساڵ ئەزمونم هەیە لە ئەدەبی کوردی لە ئەدەبی جیهانی لەو لە خوێندنەوەی کۆڵم بۆ هەموو ئەو نووسەرە جیهانیانەی کە ئێمە هەن کە سێرەکەم ئەگەر ئێمە ئەو زوڵمەی لە عەبدوڵڵا پەشێو نەکرێ بۆ کراوە بۆ نمونە ئەگەر ئێمە بچینە سەر خوێندنەوەی ئەمە بە یەکێک دادەنرێت لەو شاعیرانی کە مرۆڤی کورد دەدۆزێتەوە بە تایبەتی ژنی کورد ینی دۆزینەوەی
ئەو ئیشقەی کە بۆ نمونە عەبدوڵڵا پەشێو یەکێکە لەو عاشقە گەورانەی لە شیعرە لە ڕێی شیعرەوە بۆ ئێمە وەکو شاخێکە بۆ خۆشەویستی ئینسان وەکو چۆن باز لە مەموزیل دەکرێت ئەشێت ئەمەش بەو جۆرە بێ بۆ یەک گەڕانەوەی ینی حرمەت شکۆبەخشینەوە بە نووسەرانی کورد چکە نووسرانی کوردیش هیچیان لە نووسەرانی جیهان کەم نییە لە شوێنێکی ترەوە بە بڕای من ئێمە لە دنیای خۆمان زۆر بە بچووک دەبینین بۆچی چکە پێمان وایە ئینسانێکی ئەوروپی لە ئینسانێکی کورد باڵاترە شکۆدارترە پێمان وایە زمانەکانی تر لە زمانی کوردی باڵاترن پێمان وایە تەنانەت شارە گەورەکانی جیهان بۆ نمونە نیویۆرک هەر شارێکی تر لە شاری سلێمانی یا لە شاری هەولێر جوانترن ئێمەش شارەکانی ئێمەش وەکو هەموو شارەکانی جیهان لە ئاسیەکان ئینسانی کوردیش وەک هەموو ئینسانەکانی تر یەک شکۆیان هەیە ئەویش چۆن ئینسانێکی ئەمریکی پێدەکەنێ ئینسانێکی کورد پێدەکەنێ چۆن ئینسانێکی ئەڵمانی خەمگین دەبێ بە هەمان جۆرە ئینسانێکی کورد بۆیە وەک چۆن دەڵێ هێنانی ئینسانی کووردە ئەدەبی کوردیە چیرۆکی کوردیە شعری کوردیە نووسەرانی کوردیە وەک ئەو ئاستەی بۆ نمونە چۆن کۆڵین واگنەر دەبینم وەک نووسەرێکی کەنەدی ئاواش عەبدوڵڵا پەشێو دەبینم وەک نووسەرێکی کورد زۆر باشە باسی ئەم شانۆیەت کرد بەڕێستان چەندین شانۆنامەی ترت بە هەمان شێوە لە زمانەکانی ترەوە وەرگێڕاوە تەسەر زمانی کوردی لێرەدا هیچ تێڕوانینێکی تۆ هەیە بۆ شانۆی کوردی و لەسەر شانۆ هیچ قسەیەکت کردووە؟ ئەمن لەنەوە دەکانەوە کار لە شانۆدا دەکەم ینی چەندین شانۆ وەرگێڕاوە تەنەت لە هەشتاکان بۆ قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکان لە دوجاریشەوە لە پرۆژەیەکە لەگەڵ کاکدانە ڕووف کارمان کرد و کۆمەڵێک کەسانی تر کە لە دەستگای ئاراس بڵاو دەبۆوانێ دەیان شانۆگەریم لە زمانی ئینگلیزیەوە بۆ زمانی کوردی وەرگێڕاوە ئەمەیان دوایین شانۆیە کە وەرم جێراوە بۆچیش ئەمن بەڕاستی وەردە دەمەوێت خۆم لە کاری وەرگێڕان بدزمەوە چکە هەستەکەم ئێمەش دەبێ نووسینی خۆمان هەبێت ینی ڕۆمانی خۆمان هەبێت چیرۆکی خۆمان هەبێت شانۆی خۆمان هەبێت بەڵام ئەم شانۆیە یەکێکە لەو شانۆیانی کە هەست دەکەم بۆ ئینسانی کورد نووسراوە هەستەکەی ئەمە لەسەر جینۆسایدە لەسەر جینۆسایدە کاتێک کە دەیخوێنیتەوە هەستەکەی ئەمە لە هەڵبجە ڕوویداوە لە قەڵابزێ ڕوویداوە ینی بڕواناکەی ئەمە شانۆ نووسێکی کەنەدی نووسی بێتی لە دوجاریش ئەمە بۆ خۆی دوو کتێبە لە دوای ئەم کتێبەوە پاشکۆیەکی دیایە خودبوونەوەیەک لە شوناسێک بۆ شانۆی کوردی ئەلێرەدا ئەمە تێڕوانینی 30 ساڵی منە بۆ شانۆی کوردی ئێمە چۆن شانۆ بکەین ئایا شانۆ ئێمە دەگەیەنێتە کوێ چکە تا ئیسەش لە نەوەدەکانەوە تا ئەمڕۆ ئێمە هەوڵمان نەداوە شانۆی یەکمان نییە ئینسانی کوردی تا بدۆزینەوە بڵێن کاتێک کە تۆ ئەم شانۆیە دەخوێنیتەوە ئینسانێک دەبینی مرۆڤێک دەبینی ئێمە پێمان وایە مرۆڤی کورد لە ئاسی ئەم مرۆڤیانیە کە ئەم نووسەرە کردوێتیە شانۆ ینی تۆ تەماشای شانۆیەکانمان بکە کە پێشکەشی دەکەین بۆ نمونە ئەمن کارم لەسەر ئەوە کردووە لەنەوەدەکانەوە دەیان جار شانۆیەکانی ئەپسن دەخوێنە سەر شانۆ چ لە ماڵی بووکەشوشەوە چ لە دوژمنی گەلەوە ئێمە کاتێک شانۆی دوژمنی گەل دەخینە سەر شانۆ وە کارکتەرێکی وەک دکتۆر ستۆکمان دەهێنین بۆ ناو ئەو گۆڕەپانەی مرۆڤی کوردی لێیە ئایا دکتۆر ستۆکمان چێە ئایا مرۆڤێکی کارکتەرێکی وەکو دکتۆر ستۆکمان لە دنیای ئێمەیە هەیە ئایا ئەم شانۆیە هەرەوەندەیە کۆمەڵێک ئەکتەر پێشکەشی دەکەن و دەڕۆن یاوە خود لە دوجارە ئەم شانۆیە لای ئێمە دەمێنێتەوە
دەمێنێتەوە بۆ نمونە ئەمن لێرەیە هاتووم لە خوێندنەوەی ئەم پاشکۆیەیە هاتووم کارکتەری دکتۆر ستۆکمان و کارکتەرێکی کوردی شەهید و ونی ناو دنیای ئێمە کە ئەویش عەبدوڕەحمانی زەبیحیە بێکیان دەشوپێنم کوتومە تۆ کاتێک کە شانۆیی کاتێک کە دکتۆر ستۆکمان دەچێتە ئەو جەنگەوە بەرامبەر بە ئەو شاری لێی دەژی لە پیسبوونی حەمامەکانە ئێمەش عەبدوڕەحمانی زەبیحیمان هەیە لە ڕێی کاژیکەوە دەڕێی کاژیکەوە بە هەمان شێوە دەجەنگێ بۆ پاککردنەوەی کۆمەڵگەی کوردی. زۆر باشە کاک فاروق ئەم شێوازی نووسین و باڵێن نووسینەوەی تێڕوانین یان تعبیرکردن لە تێڕوانینی خۆت ئەمە نووسەرانی کورد لای نووسەرانی کورد باوە یان هەیە یان تۆ ئەم ئەزمونت لە با بڵێن لە ئەوروپا و لە نووسەرانی دەرەوەرگرتووە؟ بەڕاستی من بکەینەوەک پێم گوتی لە ڕێگەی ئەزمموی خۆمەوە کە چۆن بۆ 30 ساڵە دەخوێنمەوە ئەمن هەر لێرەش پێشەوەی کە نەوەدەکان کاتێک کە دەسم بە چیرۆک نووسین کرد ئەمە بۆ خۆم لە بواری شانۆ کارم دەکرد کاتێک کە دەسم بە چیرۆک نووسین کرد لە ڕێی خوێندنەوەەوە خوێندنەوەی چیرۆکی جیهانیەوە یا ڕۆمانی جیهانیەوە هیچ ڕۆمان و شانۆیی و چیرۆکێکی جیهان نییە تایبەت نەبێ بەو زەمینەی کە چیرۆک نووسەکە یاخود نووسەرەکە لێی نووسیوە بۆ نمونە ئەمن کۆمەڵە چیرۆکی سلێمانیەکانم هەیە کە لێرە دەستگای سەردەم بڵاویان کردەوە کاتێک کە دەیخوێنیتەوانێ وەکو هەموو نووسەرانی تری جیهان هەستەکەی سلێمانیم هێناوەتە ناو ئەدەبەوە کارکتەرەکانی ئێمە دەترسین لەوەی کە لەسەر دنیای خۆمان بنووسین دەترسین لەسەر ئەوەی لەسەر بۆ نمونە ئەمن لەو چیرۆکانەی کە لەوێ هەیە مامۆستا عوسمان چێوار یەکێکە لە کارکتەرەکانی ئەو چیرۆکەی من شەهید کەریم عوسمان یەکێکە لە کارکتەرەکان دارا حەمە سەعید یعنی من چیرۆکم لەسەر ئەمانە نووسیوە ئەمانم کردووە بە کارکتەری ناو چیرۆکەکانم ئەمەش ئەوەیە کە هەر لە ڕێگەی ئەمەشەوە تێگەیشتم لەوەی کە ئێمەش ئەتوانین ئەدەبێکمان هەبێ کارکتەری ئەمەش پچەنەوە جیهانەوانێ تەمەن درێژبی دەستەکانت خۆش بێت زۆر زۆر سپاس کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی نووسەر فاروق هۆمەر سپاس دەکەم جارێکی تر زۆر زۆر سپاس خێراتی.